نرخێکی گەورەی هەبوو، زۆر تەقدیریانە کرد لە خۆشی زۆر ڕۆشنبیر بوو لەو ناحیەوە، دایمە دڵی لە کوردستان بوو، یعنی لە بەشێک لە ئەرشیفی کتێبەکانی دکتۆر بەرهەم ساڵح و ڕۆژنامەنووسی کۆچکردوو بەڵێن ساڵح پێشکەش بە بنکەی ژین کراون تاوەکو لێرە هەڵبگیرێن و بپارێزرێن و هاوکات هاوڵاتیانی سوودی لێ ببینن. مزانێری زیاتر لە مامۆستا حەمەعەلی بەرپرسی ئەرشیفی پەروەردەکەم لە بنکەی ژین سڵاو لێ مامۆستاجان ئەم هەوڵات چۆن بوو ئەم بابەتانە کە هێنراونەتە ئێرە بۆ بنکەی ژین. بەخێر بن کاک دیلان، وەڵا بنەماڵەی حاکم ئەحمەد لیان پرسییم کەوا کۆمەڵێک کتێبی دکتۆر بەرهەم و کاکە بەڵێن جوانەمەرگ هەیە، ئەمانەوە پێشکەشی شوێنێکی کەین چۆ پێ باشە. منیش لە ڕاستیا بنکەی ژینێکێکە لەو سەرچاوانەی کە زۆربەی کتێبخانە دەوڵەمەندەکانی کوردستان و دەستنووسەکان ئێرەم بۆ پێشنیازکردن، ئەوانی شتیان مادام خۆشن لەوەی ئێمە خۆشحاڵین کتێبخانەکان هێنایە ئێرە. طبعاً کتێبخانەکە بەشێکی کتێبخانەکەی دکتۆر بەرهەم و کاکە بەڵێنە. لەناو ئەم کتێبخانە 609 کتێبی دکتۆر بەرهەمی تایە کە بە سەرچاوەکان بە زمانی کوردی و عەرەبی و ئینگلیزین و کتێبی سوودبەخشی زۆر تایە و مێژووی ئەو وەختەشی تایە کە سەرە کۆماری عێراق بووە و لە ناو کتێبەکانیشا 713 کتێبی کاکە جوانەمەرگ کاکە بەڵێنی تایە کە ئەوانیش کتێبی کوردی و عەرەبی و ئینگلیزین و کتێبی زۆر باشیشی تایە، خوێنەوارێکی باش بووە. کاکە بەڵێنێکێکە لەو کەسانەی کە لە سەوت ئەمریکا مەسوولی بەشی کوردیەکەی بووە، چەندها شەهادەی لێ وەرگرتووە، نرخێکی گەورەی هەبوو، زۆر تەقدیریانە کرد لەوێ، خۆشی زۆر ڕۆشنبیر بوو لەو ناحیەوە، دایمە دڵی لە کوردستان بوو، یعنی لەگەڵ ئێمە تەلەفۆنیە کرد. ئەوەی کە هەیە بۆ منە هاوڵاتیان چۆنتوان سوود لەم سەرچاوانە ببینن، لەم کتێبانە ببینن کە لەلای ئێوەیە. کاکە دیلان، ئێمە نەکەر ئەم کتێبخانەی کاک بەرهەم و کاکە بەڵێن هەرچی کتێبخانەمان هەیە هەرچێک بێت بۆ ئێرە لە بواری ماستەر دکتۆرا یا خۆی پێویستی بە کتێبێک بێت داوا بکە لە بەشی کتێبخانە ئێمە ناوێ نووسین و کتێبەکەی دەینێ بۆ ماوەیەک. ئەگەر ئیشەکەی کەم بێ هەر لێرە لە قاعەکانمان دانیشێ و خوێنەوەی بۆ کتێبەکە و ئەگەر زۆریش بێلەوانەیە ماوەیە بینێ. من خۆم لە ئەرشیفی پەروەردە زۆر جاریان بەلام کتێبەکانە بن مودەیەکیان بۆ تەواوەکەم تا ئیشی ماستەر و دکتۆرا شتەکان تەواوەکەن و ئەینێرینەوە. مەسا هەیە بەحسەکەی لەسەر شەڕی ناوخۆیە، هەیە لەسەر شەڕی ئێران عێراقا، هەیە لەسەر ئەرشیفی عوسمانی و بەریتانیە کە ئێمە چیمان لایە. لەبەرەوە ئێمە نوواوەشکاڵ کتێبمان لایەوە، نوواوەشکاڵ هی مەسوولەکان و بەرپرسەکان و پیاوە گەورەکانی کوردستانمان لایە، هەموو کەس دەتوان سوودمەند بن لە شتەکانی ئێرە و ئەو پێداویستیانەی کە هەن. یەکێکەوە کتێبانی بەرچاو کەوتوێ لەو کتێبانی کە بەخشراو بێرە زۆر دەگمەن و نادر بوو بێت چیە بوو؟ وەڵام کتێبەی سیرەی فۆتۆگرافی دکتۆر بەرهەمە کە لە 2010 و 2022 باسی ئەو فترەکە کە سەرۆ کۆمار بووە کێی بینیوە چۆن هینی کردووە. کتێبی تریشی تایە ئەو کتێبەی کە بە هەدیە داویانە پێی لە هینەوە هیز لەیلا زانایە، چەند کتێبێکی تریشی تایە بەڕاستی زۆر دەگمەنن. لەوانەی کاک بەڵێنیشا من زۆر سەیرم لێ هات کاک دیلان، یانی ئەمە ئەم پیاوە لە پەروەردەشا زۆری نەبووە، بەڵام بیرمەندی عێراقی ساتە الحوسەری چی باس کردووە لە پەروەردە بە دوو کتێب بە دوو بەرگلایەتی و خەتیشی هێناوە بە ژێریاوە. من ێستا و کتێبم لای خۆم داناوە بەڕاستی ئەوەنە کتێبەکە نادرێمەوە تەرجمەی کەم بۆی ئەو کە بەکاری هێناوە بۆ پاراستنی قەومیەت و زمانی عەرەبی. ئێمەش هەر ئەوە بکەینەوە بەس بۆ زمانی کوردی، یعنی ئەوە سەرچاوەکانی باش. دەستان خۆش بێ، سپاس بۆ ئێوە مامۆستاجان. بەڵێ ئەوەی کە ئەیبینن ئەمە ئەو کتێبخانەیە، ئەو کتێبانە بەشێک لە کتێبەکانە، لەبەر ئەمە بەشێکی هەندێک لەو کتێبانی کە هەیە لێرە ئەوانەی ڕۆژنامەنووسی کۆچکردوو بەڵێن ساڵح لە وڵاتی ئەمریکا جارێت نەگەڕاوەتەوە بێرە، ئەوانەی دکتۆر بەرهەمیش کە بەشێکی لێرێ و بەشێکی دیکەی لە شوێنێکی دیکەیە، بۆیە ئەمان تەنها بەشێکی هێناوەتە ئێرە. بەڵام ئەوەی کە هەیە ئەو پێداویستی و کەلوپە لە ڕۆژنامەوانیانەی ڕۆژنامەنووسی کۆچکردوو بەڵێن ساڵحە کە ئەوە لۆگۆی مایکەکانێتی کە لە دەنجی ئەمریکا بووە کە ئەو پێداویستی ڕۆژنامەوانیانێک بەشێک لە پێداویستەکان وەک چاویلکە و بابەتی ئۆفیس و بزنس کارت و چەند بابەتێکی لێرەیە وەکو
وەفایەک بۆ ڕۆژنامەنووسی کۆچکرد و بەڵێن ساڵح لێرە دانراوە.